ئەم دیمەنانەی دەریاچەی ساوە مانگی ڕابردوو ڕوودا وەک یەکەم میدیا بڵاوی کردەوە کە بە تەواوی وشک بوو. پاش 30 ڕۆژ دۆخەکە گۆڕا. هاتوونەتە سەرچاوەی سەرەکی دەریاچەکە کە ئاوی کانیاوە. بەردەوام ئاو لە ژێر زەویدا هەڵدەقوڵێت و بەسەر زەویە وشک و توێنیەکە بڵاو دەبێتەوە. ئاوەکە بەردەوامە لە دەرچوون لە ژێر زەوی ببینن چۆن بڵاو دەبێتەوە و دەچێت بۆ نێو دەریاچەکە. ئێستا ڕێژەی تەڕکردنی زەویەکە بە ئەو گەیشتۆتە 13 بۆ 14. دیمەنەکە هێشتا ئاسایی نەبووتەوە، بەڵام بۆ دەریاچەیەک کە بوو بووە بیابان ئەمە دەستپێکردنەوەی ژیانە. ئێرە نێوەڕاستی دەریاچەی ساوەیە، ئەو دەریاچەی کە مانگێک لەمەوە بەر بە تەواوەتی وشک بوو، هەواڵێک کە کەم کەس هەبوو لە عێراق ئاهی بۆ هەڵ نەکێشێت. ئێستا من کە زیاتر لە 250 مەتر لە سەرچاوەکەی دوور کەوتومەتەوە، وەک دەبینن بەم شێوەیە بوژاوەتەوە. قەدەغەکردنی لێدانی بیر و گوشارخستنە سەر جوتیاران و خاوەن کارگەکان کە دەیان بیری نایاساییان لە دەوروبەری لێداوە کانیەکەی بەم شێوەیە زیندوو کردوتەوە. گەر دەست درێژیەکان بۆ سەر دەریاچەکە کەم بکرێتەوە، ڕێگەی پێشکەوتوو بەکار بهێنرێت بۆ کاری ئاودێری، لەوانەیە دۆخی دەریاچەکە بگەڕێتەوە بۆ ئاستی ئاسایی خۆی بە شێوەیەکی بەردەوام، نەک وەک ئێستا بە شێوەی وەرزی بێت کە جیاوازی هەبوو لە نێوان ساڵی 2021 و ئەم ساڵ. درێژی دەریاچەی ساوە نزیکەی 5 کیلۆمەترە و پانێکەشی نزیکەی 2 کیلۆمەتر دەبێت. لە ساڵی 2019 شاندێکی زانکۆی فرایبێرکی ئەڵمانی سەردانیان کرد و گوتیان مێژووی ئاو لەم کانیاوە بۆ 5000 ساڵ لەمەوە بەردەگەڕێتەوە. ئێرە ناوچەیەکی گەشتیاری گرنگ بوو، بەڵام ئێستا وێرانەیە، لەلایەک کەمبارانی و گۆڕانی کەش و هەوا، لەلایەک لێدانی بیر بۆ کاری کشتتوکاڵی و پیشەسازی، دەریاچەی ساوای وەک ناوچەیەکی گەشتیاری بیری خەڵک بردۆتەوە. لە حاڵەتی پابندبوونی خاوەن کارگەکان و کەمکردنەوەی بەکارهێنانی ئاوی ژێرزەوی دەکرێت دەریاچەکە تا ڕادەیەک بگەڕێتەوە ئاستێکی باش، بەڵام ئەستەمە وەک پێشووتری لێبێتەوە، ڕەنگە 15 بۆ لە 125 جارانی لێبێتەوە. ئاوی دەریاچەی ساوە سوێرە، بەڵام دەریاچەکە لە شوێنە دەگمەن و گەشتیارەکانە. دەریاچەی ساوە دەکەوێتە پارێزگای موسەنا لە نزیک ڕووباری فورات، بە دووری 23 کیلۆمەتر دەکەوێتە ڕۆژاوای شاری سەماوی ناوەندی پارێزگاکە. هەڵکەوت عەزیز ڕوودا و دەریاچەی ساوە سەماوە.